باس لە بارودۆخی سیاسی بەریتانیا دەکەین دوای هەڵبژاردننی ڕیشی سوناک سەرۆکوەزیرانی بەریتانیا دەپرسین هەڵبژاردننی و سەرۆکوەزیرانە تا چەندە ئەو بارودۆخە سیاسی یاخود ئەو کۆمەڵایەتی ئەو ئابووری ئاڵۆزەی کە لە بەریتانیا هەبووە تێدەپەڕێنرێ واروها لەسەر ئاستی ناوخۆیی و لەسەر ئاستی دەریشەوە چۆن دەتوانێت پەیوەندیەکانی بپارێزێ و پەری پێبدات و هاوکات باس لە بابەتی پەنابەران دەکەین لە بەریتانیا کە لە ماوەی ڕابردوودا پەنابەران دەنێردرانە ڕواندا و سەرۆکوەزیرانی ئێستەی بەریتانیا یەکێک بوو لەو با بڵێن کەسایەتیانەی کە سەرسەخت بوو لە یەکلایەکردنەوەی ئەم بابەتە تایبەت بە کۆی ئەم پرسا میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەرهەم خالیت مامۆستای زانکۆ و شارەزا لە کاروباری بەریتانیا لە ستوری بەیانی پرسات نوێزمیوانە دکتۆر بەخێرات سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بە شێوە گشتەکەی پرسیار بکەین هەڵبژاردننی سەرۆکوەزیران یاخود دەست بەکاربوونی سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕیشی سوناک چه قورساییەکی لاکای سیاسی بەریتانیا دەبێت و چۆن بارودۆخەکە پێچەوانە دەکاتەوە؟ بەڵێ بەڕاستی خۆی ئەگەر سەیری ئەم دۆخەی ئەم دوایی بەریتانیا بکەین هەڵبەت دۆخێکی ناسەقامگیرە بەنسبەت وڵاتێکی پڕئەزمون و ڕێگەیەکی قوڵی مێژووی هەیە لە دیموکراسیەتە دۆخێکی ناسەقامگیرە تەنانەت لە ناو میدیای بەریتانیشا لە ناو چاودێرانی سیاسی بەریتانیشا زۆر بە توندی باز لەواکرێکە لە ماوەی 3 هەفتەیە 4 هەفتەیە یا دوو مانگە 4 سەرۆکوەزیرە 3 سەرۆکوەزیران گۆڕاوە لە پێشترەوە بۆ جۆنسنەوە بۆ لیسترۆس و دواتریش بۆ ڕیشی سوناک بۆیە ئاڵۆزیەکی زۆر لە ناو شەقامی بەریتانی و بە دیاریکراوی تریش لە ناو پارتی پارێزگارانە کە حکمی بەریتانیا بێدەسە ڕوویەوە بۆیە هەڵبژاردننی ڕیشی سوناک دەتوانین بڵێ وەرچەرخانێکی نوێ لە مێژووی بەریتانیا هەڵبەت تا پێش هەڵبژاردننیشی بەنسبەت میدیاکان و چاودێرانی دەرەوە و ناوی بەریتانیاشەوە ئەستەم بوو کە بەریتانیا ئەم ئەزمونە تاقیب بکاتەوە لەبەرەوەی هەڵبژاردننی ڕیشی سوناک ئەگە سەیریکەین لە چەرخ خاڵێکەوە دیاردەیەکی نوێ بۆ سیاسەتی بەریتانیا بۆ دیموکراسەتی بەریتانیا کەسێکی بەڕەچەڵک ئاسیایی بەڕەچەڵک هندی کە خۆی یەکێکە بۆ لە وڵاتانی لەژێر دەستی ئیمپراتۆریەتی بەریتانیا داگیر کراوە کەسێکی ڕەنگی پێستی ڕەش با بڵێنەوەی کە پێوترێ هەروەها کەسێکی گەنج واتە چەند سیفاتێکی تایە کە تۆزێ ئەستەم بوو بۆ بەریتانیەکان قبولکردنی بەڵام بۆ ڕەچاوکردنی ئەو دۆخەی هاتۆتەکایەوە کە پارتی پارێزگاران بە دۆخێکی زۆر دژوارە تێپەڕی سەرکەوتو نەبوو لە دیاریکردنی سەرۆکوەزیرانی دوای بۆریس جۆنسن کە دەستی لە کار کێشایە و شەپۆ لە سیاسی و ئابووری کۆمەڵایەتی گۆڕانکاری کە هاتە ناو بەریتانیا بۆیە کاتێک لیسترۆسی ساو پلانێکی خێرای ئامادەکرد پلانەکەی سەرکەوتو نەبوو زوو گەڕایەوە پەشیمان بۆ لە پلانەکەی بۆیە ئاڵۆزێکی زۆر ڕووی لە بەریتانیا کرد پاوەند بۆ نزمترین ئاستی خۆی دابەزی ئاڵۆزێکی زۆر لە ناو بەریتانیا بەتایبەت لە ڕووی ئابووریەوە دروست بوو ناسەقامگیریەکی زۆر لە ڕووی سیاسیەوە بۆیە هەڵبژاردننی ڕیشی سوناک تا ڕادەیەکی زۆر ئەتوانین بڵێن ئەو بژاردە ناچاریە بوو کە پارتی پارێزگارانی ناچار کرد لەبەرەوەی خۆی بە دوور بگرێت لە ئەوی پێوترێن انتحاری سیاسی ئەگەر پارتی پارێزگاران نەسە بچوایەتە ناو هەڵبژاردنێکی پێشوەختە کە پارتەوە پەسوێنەکان بە تایبەت پارتی کرێکاران داوایەکە بە دڵنیایی دەنگەکانی زۆر دابەزیوە زمانی ئەوەی نەبوو بیباتەوە بۆیە ناچار بوو لە بەخشانەوەی بۆریس جۆنسن لە بلوانەی سەرۆکایەتی دیسان گەڕانەوە بۆ سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی پارتی پارێزگاران و هەروەها دواتریش پێنی مۆردۆنت ئەو بۆ ڕیشی سوناکیان دیاری کرد کە خۆی وەرچەرخانێکی نوێ و تازەگەریەکی نوێ بۆیە تەسەورە کرێت ئەوەی کە ڕیشی سوناک هاتووە وەک خۆی وتی لە وتاری دەست بەکاربوونیەکەم هاتۆ بۆ یەخستنەوەی حیزبەکە بۆ یەکەستنەوەی بەریتانیەکان بۆ ڕێخستنەوەی ئەو ئاڵۆزی و ناجێگیرەی بەناو ئابووری و سیاسی بەریتانیا هاتووە لە پێناو باشترکردنەوەی دۆخی ئابووری و سیاسی وڵاتەکە باشە سوناک دکتۆر لە کاتێکایەت کە ئەو ئاڵنگاریانەی کە ڕوبەڕووی بەریتانیا بوونەتەوە کەم نین یعنی هەم لە شەڕی لەگەڵ لە بەشداریکردنی لە شەڕێک ئەگەر ڕاستە و خۆش نەبێ بەڵام بە لۆزیستی بێ لەگەڵ ڕووسیا بە پاڵپشتیکردنی ئۆکراین هەم لە ئەوەی کە برێگزێتیش ئەو نەنابێت کە تۆ بەریتانیا دەرچووە و ئێستا لێکەوتەکانی دەرەکەوت ینی سوناک ئەو ئەتوانێت ڕوبەڕووی ئەو ئاڵنگاریانە بێتەوە لە کاتێکە ئەو ئەزمونێکی پێشووتری نییە لەم بابەتەیە ینی تا ڕادێک ینی زۆر لە نزیکەوە لەوانەیەوەکو سەرۆکوەزیرانێک کاری نەکرد بێت لە ڕابردووە نەزانێ یاخود ئاگاداری و بابەتە نەبێ لە ڕاستیە وەک خۆش ئاماژەدا بەریتانیا بەدەر لە وڵاتانی دیکەی ئەوروپا وڵاتانی دیکەی جیهان لە ماوەی 2 ساڵی ڕابردووە 3 ساڵی ڕابردووە بڵین لە 2020ەوە ڕوبەڕووی سێ گرفتی زۆر گەورە بووە کە زۆر ڕاستەخۆ کاریگەری کردە سەر ئابووری و سیاسەتی بەریتانیا یەکەمەوە بوو مەسەلەی کۆرۆنا کە هەموو جیهانی تووشی شەلەلێکی ئابووری کرد بەریتانیاش بە هەمان شێوە زۆر بە قورستر لەسەر وڵاتێکی بەریتانیاکە بۆ لەبەروی لە کاتێکا بۆم بڕیاری برێگزت و دەرچوون لێچێتی ئەوروپایی بوو
بابلین قورسایەکان لەسەر ئەو زیاتر بوو لە نەگەیشتنی خۆراک لە چۆڵبوونی ڕەفەکانی مارکێتەکان لە گرانبوونی کەلوپەل و پێداویستیەکانی ڕۆژانە و دابەزینی بەهای پاوەند بەرامبەرەوانی کە لە هەمان کاتا شەڕی ئۆکراینیش ئەگەر شەڕی ئۆکراین بۆ وڵاتانی دیکە لێکەوتەکەی تەنها لە دەست نەکەوتنی کەلوپە لە سەرەتایەتەکانی وەکو خواردن و خۆراک و گەنم و ڕۆن و ئەوانە بێت بۆ بەریتانیا زیاتر بوو لە بەروی بەریتانیا هەل لە ئەوڵەوە وەکو بابلین بەرەکانی پێشەوەی شەڕ خۆی نیشانناوەکو بە گوتارێکی توندی شەڕ دژ بە رووسیا قسەیە کرد ئەم هەڵوێستە توندەوای جۆنسن چەند جارێکە چێتە ئۆکراین خیتابی ڕاستەخۆی هەیە بۆ ئۆکرانەکان تەنان بە زمانی ئۆکرانی قسەی کرد بۆ خەڵکی ئۆکراین وای کرد بوو کەمە لە ناو شەقامی بەریتانیا تا ڕادێکی زۆر نیگەرانی هەبێت لەوەی بەریتانیا بۆ ئەبێتە ئەوی بە کوردی خۆمان پێڵێن سوورەی بەر لەشکری ڕوبەڕووبوونەوەی رووسیا کە ئازانین غازی رووسیا دابینکەری غازی ئەوروپای و بەریتانیاش بە تایبەتی بەشێکی زۆری غازی لێەوە دابینەکە بۆیە لە ماوەی پێشووە نرخی گاز بۆ سروشتی بۆ ماڵان نرخی سوتەمەنی بۆ ماڵان کارەبا و هەروە خواردەمەنەکان لە بەریتانیا زۆر زیای کرد هێنانی سوناک لەم کاتەیە سوناک ئەزانین لە ئەزمونێکی گەنجیە خۆی 42 ساڵە لە 2015 لە کاری سیاسی زیاتر ئەکتیڤ و بۆتە پەرلەمانتار لە 2020 کاتی قەیرانی کۆرۆنا ئەم وەزیری خەزانەی بەریتانیا بۆ وەزاری دارایی بەریتانیا بوو تا ڕادەیەکی زۆر توانین بڵێن ئەزمونەکەی لەویا ناجیحە تا سەرکەوتۆ لە ڕووی ئابوووریەوە لە بەروی لە کاتی کۆرۆنا توانی تا ڕادێکی زۆر باڵانسی ئابووری ناو وڵاتەکە ڕابگرێ بە سەپۆرتکردن و ئەوەی هەڵڕشتنی پارەیەکی زۆر بۆ بزنسمانەکان بۆ خەڵکی بەریتانیا بۆی ئەو قورسایی کۆرۆنا لە سەریان کەم بێتەوە بەتایبەت دە 3-4 مانگەی کە کەرەنتین و لۆکداون بوو کە لە ماڵەوە بوو خەڵک بۆیە پارتی پارێزگاران بە دەرەجەی یەکەم هێنانی سوناکی لەلایەنە ئابوووریەکەیەتی ئەگەر بیرمان نەچێ لیسترۆس کە هات گوێی نەیە بە لایەنی ئابووری وتیم لە سیاسیان قساکەم پلانێکی داڕژ بێ ئەوەی پرس بە ئابووری ناسان بە بانکی ناوەندی ئینگل دەرابکە هەندێک پلانی داڕژ بەڵام ئەو سەرکەوتونە بوو لە کەمکردنەوەی باجەکان بە تایبەت باج لەسەر دەوڵەمەند و خاوەن بزنسەکان بۆیە هێنانی ڕیشی سوناک لەو بۆ ئامانجەیە کە لانی کەم لە ڕووی ئابووری و بتوانێت یەکەم جار گوزەرانی خەڵک باش بکە متمانەی خەڵک بە پارتەکەی و بە حکوومەتی بەریتانیا زیاد بکاتەوە دواتر هەندێک بڕیار بە هەرەمە شەوای کردووە ئەگەر دوێنە دوایین هەواڵەکانەوەیەکە ڕیشی سوناگەڵێ پەلەم نییە لە دارشتیان ڕاگەاندنی پلانەکەم ڕاگەانی پلانەکەی داخستەوە بۆ هەڤەی 11 کە ئەمە تۆزێ ئەوێ قەرارێکی تۆزە بە هێواشی با بۆی بتوانێت قەرارێ بێوەگەوەی لیسترۆز نەبێت کە دوای هەفتەیەک پاشەکشەی کردوی بخوان پێڵە نیوتێرنی کرد لە بڕیارەکان و گەڕایەوە و ئەو دۆخە ئالۆزەی بەسەر هات. باشە دکتۆر ئەگەر باس لە سیاستکردنی ڕیشی سوناک بکەین هەم لە ناوخۆدا کە بازەوە دەکەی بدی و ئابوووریەکە دەشێت سەپۆرتیە بێت ئەی لە ڕووی وڵاتانی دەرەوە یاخود لەسەر ئاستی وڵاتانی دەرەوە چۆن دەتوانێت هەنگاوەکانی بەرەو پێشبڕیامە لە کاتێکدا کە هاتنە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا نیگەرانی بەشێک لە وڵاتانی ئەوروپای لێکەوتەوە لەم ڕۆ چۆن دەتوانێت کار بکات ڕیشی سوناک بیرمان نەچێت خۆی یەکێکە لە پاڵپشکەرە بەهێزەکانی دەرچوون لە یەکێتی ئەوروپا یەکێکە لەوانی کە زۆر بە توندی پاڵپشتیەوەیەکە کە لە یەکێتی ئەوروپا دەچێت تەنانەت لەو سێ جارەی کە بابەتی دەرچوون لە یەکێتی ئەوروپا چۆوە ناو پەرلەمانی بەریتانیا و ئالۆزی و دابەشبوونی زۆری لە ناو پارتەکەیان دروست کرد لە ناو پەرلەمانتاری تەنانەت پارتی پارێزگاران خۆشیان دروست کرد ئەم هەر سێ جارەکە بە بەڵێ دەنگیا بۆی لە یەکێتی ئەوروپا دەربچن بەهەڵبەت بە حسابی خۆی ئەو کاتەش کە پلانی هەبوو بۆی بچێتەوەی کە وەزارەتی خەزانەی بەریتانیا وەرگرێتەوە وەریشی کرد لە 2020 پلانێکی ئابووری بەحسابی خۆی تۆکمەی هەبوو بۆی کاتوانێ ئابووری بەریتانیا لەسەر پێی خۆی بۆستێ بەدەر لە یەکێتی ئەوروپا پاڵپشت بە سیاسەتی حیزبەکەی کە جۆنسن ئەو کات سەرۆکایەتیە کرد بۆیە وڵاتانی ئەوروپاش بە تایبەت تا ڕادێکی زۆر پێشوازی باش کراوە لە ئەم جێگیری هاتووە بینیم مەسەلەی نائالۆزی کە لە بەریتانیا ڕوویە وڵاتانی ئەوروپاشی بە جۆرە لە جۆرەکان کاریگەر بوو پێی چونکە ئەو کاریگەری کە لە شەڕی ئۆکراین و بەسەر بەریتانیایی وڵاتێکی خاوەن ئەزمون و مێژوویەکی قۆڵیەت ڕەنگە وڵاتانی دیکەی ئەوروپاشی ترسانە بێکە هەمان ئەزمون یا هەمان پێشات و ئاڵنگاری ڕوو لەمانیش بکە بۆیە هەڵبژاردننی سوناک و بەرەو ئیستقرار بوونەوەی بەریتانیا کە تەنانەت دوێنێ نرخی پاوەند تا ڕادەیە چۆوە سەرەوە بۆ 1.7 بەرامبەر دۆلار ئومێدیان هەیە کە سوناک بتوانێت ئەزمونە ئابوووریەکە یا توانە ئابوووریەکەی کە خۆی ئابووری ناسە خۆی کەسێکی دەوڵەمەند و سەرمایه‌دارێکی گەورەیە پارێک و خاوەن سەرمایەیەکی زۆرە توانێت ئەمە بەکاربێنێم ئەزمونە لانی کەم لانی ئابوووریەکە باشتر بکات تا و کاتی لایەنە سیاسەکە وردەوە لە بەرەو جێگیر بکەوە. باشە دکتۆر با دوا پرسیارمان لەسەر ئەم بابەتە ئەوە بێ کە سوناک وا باسەکرێت کە خۆی یەکێک بۆ لەوانەی کە پشتگیری ئەوەی کردووە کەیسی پەنابەران ڕێک بخرێتەوە و یەکێکیش بۆ لەوانەی کە پشتگیریەوەی کردووە کە ئەگەر لەمە دوا خەڵکێک بێتە ناو بەریتانیا ڕوانێت ڕواندا بکرێت. باش ئەمە لەو کاتەیە بۆ کەشتا سەرۆکوەزیران نییە ئێستا سەرۆکوەزیرانە ئەتوانێت هەمان
ینی بە هەمان ئەو سیاسەتە کار بکاتەوە چونکە خۆتەزانی ئەگەر لەو پێگەیە بیش جۆرێکە لەو پێگەیش نەبی جۆرێکی ترە لە قسەکردن و لە شێوازی مامەڵەکردنەکەش لەگەڵ کەیسەکە. سیاسەتی سوناک بە ئەوەی کە سەیرە با بڵێن خۆی بە کۆچبەری دایکی بە کۆچبەری لە 1960 کە 6 ساڵێک بۆ چۆتە بەریتانیا خۆی لە دایکبووی خێزانێکی کۆچبەری بەریتانیا بەڵام سیاسەتێکی توندی هەیە بەرامبەر کۆچبەران پێی وایە پاڵپشت بۆ سیاسەتی کە بەریتانیا هەمیشە هەی بووە کە کۆچبەری نایاسایی ڕێی پێ نەدرێ یاخود تا بتوانێت تەقلیس و کەم بکرێتەوە کوی کۆچبەری نایاسایی بگاتە بەریتانیا ئەو سیاسەتی کە جۆنسنیش لە سەردەمی پریتی پاتێڵی وەزیری ناوخۆیان دایان ڕژ بۆ ڕەوانەکردنی کۆچبەرە نایاساییەکانی کەناڵی فەڕەنسا بۆ بەریتانیا کە لە ڕێی بچووک و بەلەمەوەگەن بۆ ڕواندا ئەمە تون بوو تا ڕادی ئەوەی کە وەزیر دەستی لە کار کێشا سەر وەزیران نەما ئەم سیاسەتە بەڵام لە جێی خۆی ماوە تەنانەت سوێڵا برێڤەرمان کە وەزیری ناوخۆی بەریتانیایە پێش دەست بەکاربوونی سوناک لە سەردەمی کابینەکەی لیستروسا کە 44 ڕۆژی خایان دەستی لە کار کێشایە لە بەرەوەی هەڵەیەکی کرد کە بە ئیمێڵی شخصی خۆی بابەتێکی حکومی نردبوو کەمە نابێت لە ئەوەی بەریتانیا و خۆشی یەکێ بوو لە سەپۆرتەکانی ئەوەی کە یەکێک لە تەسریحە زۆر یان لێدوانە زۆر مشت و مڕامێزەکانی ئەوی بوو توی خەونی من ئەوەیە کە ببینم یا بەیانی خەبەرم پێێتەوە بزانم کە تارێک بە پەنابەرەوە بەرەو ڕواندا ڕۆیشت کۆم بابەتە دەمێکە باشی لەسەرکرا بەڵام تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بەڵامێکە لەوانی کە سەیرە ئەم سوێڵا برێڤەرمانی دانایەوە لە وەزارەتی ناوخۆ کە یەکێک لە مشت و مڕانی کە دروستی کردووە خۆشی دژی هاتنی کۆچبەری نایاساییە بۆیە چاوەڕوانەکرێ بەرکەوتنێک ڕووبا لە ناو سیاسەتی بەریتانیایە بۆ لە بەروی بەریتانیا خۆی لەم کاتەیە لە ڕووی ئابوووریەوە پێویستی بە دەستی کارێکی زۆرە هەلێکی کاری زۆری بەتاڵ هەیە لە زۆر بوارە پێویستە خەڵکی بۆ بچێ خەڵکی بۆ بچێ بەڵام ئەم بمانایە نایە کە خەڵک بە نایاسایی بێ بۆیە سوناک و کابینەکەشی پیان وایە کرێ بە ڕێگەی یاسایی سیستەمی پوینت بیست خەڵک ڕاکێشن لە دەرەوەی بریتانیا بۆ ناو بەریتانیا بۆیە تەسەورەکرێ سیاسەتێکی توندیان هەبێ جا با بڵین ناخۆش بەختانە بۆ ئەوانی کە بەنیازن بە ڕێگەی نایاسایی بچن هەردوو وەزیر بڵێ سەرۆک وەزیران کە ڕیشی سوناک و وەزیری ناوخۆ کە بەرپرسە لەم کەیسە سوێڵا برێڤەرمان ئەویش هەر بە ڕەچاڵک هەندیە بۆیە تەسەورەکرێ با بڵێن هەماهەنگێکی باش لە نێوانیانە هەبێ هەندێکان ڕۆڵێکی خراپ ببین لە بەریتانیا ڕۆڵێکی کاریگەریان هەیە ڕەنگە خراپیش دەرکەوێت بەتایبەت بۆ مەسەلەی کۆچبەری نایاسایی ئەو توندە هەردووچیان توندن لەسەر بابەتەکە و لە وەزارەتی ناوخۆش دانراوەتەوە بۆیە نازانرێت چۆنە بێ بەڵام دیسان چاوەڕێم زین ئەو خەونەی کە خەونی بەوا بینی تارێک بە کۆچبەری نایاساییەوە بەرەو ڕواندا بڕوات دێتە دی یاخودنا زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەرەم خالید بەڕێزیان کە شارەزان لە بواری بەریتانیا و هەروە مامۆستای زانکۆ بەخێر بێ سەر چاو دکتۆر بەخێراتی دکتۆر زۆر سپاس